ئازادی لەژێر سێبەری بۆمبەکاندا بەشێک لە وتارێکی بەڕێز ئەرسەلان مەحموود لەناو هەموو ئەو دەنگانەی قسە لەسەر جەنگی ئەمریکا ئیسرائیل و ئێران دەکەن دەنگێک نزیکە لە بێدەنگی ئەو دەنگە ناپرسێ کێ بردیەوە بەڵکو دەپرسێ ئایا ئەمە ڕاستە زۆرینەی دەنگەکان بە زمانی ئایدیالی یان بەرژەوەندی نیشتیمانی دەدوێن بێئەگالەوەی گەر تەنها بەو زمانە بیر بکەنەوە واتە دوور لە زمانی حەقیقی و واقعبینانە ئەوە ئازادیمان لە بیرکردنەوەدا زنجیر کردووە لایەنێک ڕاستی نیشان دەدات و لایەنێک دەیشارێتەوە تۆماس فریدمان لە نیویۆرک تایمز نمونەی ئاشکرای ئەم چوارچێوە استراتیژیەیە ڕەخنەکانی لەسەر جەنگەکە لە بنەڕەتدا استراتیژین نەک ئەخلاقی ئەو ناڵێت جەنگ هەڵەیە بەڵکو دەڵێ ڕێگەکەی هەڵەیە دەپرسێ ئەگەر پێویست ناممکن بێت چی واتە گۆڕانکاری ڕژێم هەم پێویستە و هەم لەم ڕێگەیەوە ناکرێ بەڵام پرسیاری فەلسەفی ئەمە نییە پرسیار ئەوەیە کێ مافی دیاریکردنی پێویستی هەیە بە چ بنەمایەکی ئەخلاقی وڵاتێک بڕیار لەسەر چارەنووسی گەلێکی تر دەدات لەلایەکی ترەوە میدیای خۆرهەڵاتی ناوڕاست بە تایبەت ئەلجەزیرە و هاو ئایدیاکانی لە چوارچێوەی استراتیژی ئیمپریالیستیدا لەسەر جەنگەکە دەنووسن ئەمە قوربانیە و ئەوەش زاڵم ئەمە ڕاستیەکی تێدایە ئەوەش زاڵم ئەمە ڕاستیەکی تێدایە بەڵام ئایا خودی ئەم ڕژێمانە خۆیان زاڵمی سەر خەڵکەکەی خۆیان نین دەنگی ڕاستەقینە ئەو دەنگەیە هەردوو ڕاستیەکە لە یەک ئاست و لە یەک کاتدا ببینێت بێ ئەوەی ڕەوایەتی بدات بە یەکێکیان ئەنجومەنی ئەوروپی بۆ پەیوەندیە دەرەکیەکان لە چوارچێوەی بەرژەوەندی ئەوروپادا دەنووسێ نیگەرانیەکانی لە چوارچێوەی نرخی نەوت و ئاوارەبوون و گەشتیاری ئەوروپیدا چڕ دەبێتەوە بەڵام ئایا ئەمە ڕەوایەتی بەوە دەدات بڕیار لەسەر چارەنووسی گەلانی تر بدرێت ئایا ئەوروپا مافی ئەوەی هەیە ئاشتی بخوازێت تەنها بۆ ئەوەی نرخی گاز نەچێتە سەرەوە بەبێ ئەوەی ئەمە ببێتە بنەمایەکی ئەخلاقی بۆ کۆتایی هێنان بە جەنگ کەواتە هەموو چوارچێوەی ڕاستیەکی تایبەت نیشان دەدات و ڕاستیەکانی تر دەشارێتەوە دەنگی ڕەسەن و ڕاستەقینە ئەو دەنگەیە لە هیچ دۆخ و چێوەیەکدا قەتیس نابێت و نامێنێتەوە پرسیارە ئەخلاقیەکان ئایا دەوڵەتێک لە هیچ دۆخێکدا مافی ئەخلاقی ئەوەی هەیە هاوڵاتیانی وڵاتێکی تر بکوژێت ئەو پرسیارە لە ڕووکەشیدا سادەیە بەڵام فەلسەفەی ئەخلاقی ئەمریکایی و ئەوروپایی سەدان ساڵە خەریکی شەڕکردنن لەسەر هاوڵاتیەکی ئاسایی لە ڕووی سیاسیەوە بەشداری نەکردەبێت لە بڕیاردانی جەنگ بۆیە لە ڕووی ئەخلاقیەوە بێتاوانە بە هەموو مانایەک ئەو منداڵانەی لە خوێندنگەیەکی کچان لە مینابدا کوژران نە ئەندامی ڕژیم بوون نە بەشداریان لە هیچ بڕیارێکی سیاسیدا کردهبوو بەڵام لە شیکاری استراتیژیەکاندا کوژرانیان دەبێتە ژمارە لە ژێر ناونیشانە لاوەکیەکانی جەنگدا ئەمریکا ئیسرائیل بە ناوی دیموکراسی و مافی مرۆڤ و گۆڕانکاری ڕژیم جەنگ بەرپا دەکەن بەڵام ئەو پێوەرە ئەخلاقیانەی بۆ ئێران بەکاری دەهێنن ئایا لە خۆیاندا بەکاری دەهێنن لە کاتێکدا باسی ئازادی و یاسا دەکات لە تەران دەستەکانی ICE لە مینسۆتا بەبێ ڕێزگرتن لە یاساکار دەکەن نەتەنیاهۆ لە کاتێکدا باسی ڕزگارکردنی ئێران دەکات خۆی هەوڵی داگیرکردنی کەنارەکانی ڕۆژاوا دەدات ئێران لە کاتێکدا باسی مافی بەرگریکردن لە خۆ دەکات هێندە نابێت دژی خۆپیشاندەرانی ژنژیان ئازادی وەستایەوە بە هەزارانی لێ کۆمەڵکۆشکردن هێندە نابێ دژی خۆپیشاندەرانی بەفرانبار وەستایە و بە هەزارانی لێ کۆمەڵکۆشکردن ئایا ئێستا کێ قوربانیە و کێستەمکارە ئەمە پارادۆکسی ئەخلاقیە هەر لایەنێک لەو جەنگەدا هەم زاڵمە و هەمیش قوربانی ئایا ئازادی لە ژێر بۆردومانەکاندا ئازادیە؟ ترامپ پێشتر و لە سەرەتای جەنگەکەوە گەلی ئێران بۆ ڕاپەڕین هەندەدات بەڵام ئازادی لە ژێر ڕەحمەتی بۆردمانی ئاسمانیدا ئایا ئازادیە؟ یان ئازادی سیاسیە بەبێ مانای ڕاستەقینە؟ ئەگەر ئێران لە ڕێگەی بۆردومانەوە گۆڕانکاری تێدا بکرێت ئەوەی بڕیار لەسەر ئایندەی ئەو وڵاتە دەدات کێیە؟
گەلی ئێران یان ئەوانەی بردومانەکەیان کردووە. مێژوو وەڵامەوە پرسیاری داوەتەوە. عێراق لە ساڵی 2023 زاینی، لیبیا 2011، ئەفغانستان 2001 و سووریای ئەمڕۆ لە هەموو حاڵەتێکدا ئازادبوون هات، بەڵام بەبێ بنەما. ئامانجەکە کۆمەڵ کوژی و دیکتاتۆری نوێ بوو. ئەمە پێمان دەڵێت تۆ ناتوانانی ئازادی ببەخشیت لە ڕێگەی ئەوەی بنەماکانی ژیانی کۆمەڵگەیەک تێک بدەیت. سیمۆن دی بۆڤوار تێبینێکی گرنگ دەکات. ئازادی مرۆڤ تەنها واتای هەبوونی هەڵبژاردن نییە، واتای هەبوونی هەڵبژاردننی واتادارە. کاتێک هەموو هەڵبژاردنەکانت ئازارن لە ڕووی تیۆریۆ بەڵێ ئازادیت، بەڵام لە ڕووی ڕاستەقینەوە نەخێنە زیندانیت. ئەوەی قسەکەرەکانی ئەمڕۆ لەسەر جەنگەکە باسی ناکەن ئەمەیە. ئەم جەنگە ئازادی ڕاستەقینەی ملوێنان مرۆڤی لەناو بردووە، نەک تەنها هەر ژیانیان، بەڵکو و توانای هەڵبەژاردننی واتاداریشیان.